ئەوڕۆ بێنین باز لە بابەتێکی ناڵم نەخۆش بکەین لە پەیوەندیکاندا بەداخێکی زۆرەوە زۆر جار دیتومانەکە پیاوەکان جنێوێ دەدەن حتا دیتومانەکە لێ دەدەن و زۆر جار خاتونەکان دێنەکەنە من بە ئەمانی دەروون ناستە دەڵن خام پەریزم بۆ دەبێ وابێ دا دنیای مۆدێرندا دە دنیای جەدیددا ئەسان لێدان بۆ مۆدی ماوە جنێودان بۆ مۆدی ماوە وەلی بەداخەوە حتا نەتەنانەت لە نێو ژنمێرداتیدا بەڵکە دەنێو دۆستاتیکانیشدا ئەمە بێڕێزیمان دیتۆ جنێو پێدانمان دیتۆ و حتا لێدانیشمان دیتۆکە هەیە بینی لێ بکۆڵینەوە کە بۆچی وایە بە جارێک بۆ هەمیشە جار بە پرسیارە بدەینەوە کە بۆچی پیاوەکان ئەگەر کەم دێنن ئەگەر دە بەحس و مناقشەدا دەست دەکەن بە جنێودان و تاقیرکردن و بە زۆر جار لێدان با بڕۆین تا ئاخری ڤیدیۆکە سێرکن جار بە پرسیارەتان لە دیدی دەرووناستێکەوە بۆ ڕوون دەکەمەوە. بەنێوی خوددا چیمەنی پەریزانم کارناس و دەروونناس لە خزمەت و دام تا بۆ چەشنا ڤیدۆیانە وەکو هەموو جارێکە لە بەڵی سەرەتای ڤیدۆکانم دەباز دەکەم پێم خۆشە خاڵانەی هەست دەکەم کە کێشەی ژیانی ئینسانەکاندا ساز کردو و دەتوانێت بە نوعێک بەو بەحسانەی کە گوێی دەداتێ بۆ ڤیدۆیانەی کە چاوی لێ دەکات دەتوانێت زۆرێک لە کێشەکانی هەلکە باسی لێ بکەم ئینشەڵڵا ئەنگۆ زۆر بە ئاسانی هەر بە دیتنی ئەنی کاتدانانێک و دیتنی و چەشنە ڤیدۆیانە دەتوانن زۆر خاڵان فێر بن کە لە ژیانتاندا گرێهایەکی زۆرتان بۆ بکاتەوە. خۆشەویستان شتێکە باسەکەی زۆر گرنگە ئەمە لە پەیوەندیکانماندا باوەی کە لە دنیای مدرنداین لە جەهانی مدرنداین و جەهانی نۆداین هێندێک لە پیاوەکان کاتی مناقشەکردن ناخۆشی بوون کێشە هەبوون دوای بەی کە بڕێک پێکەوە بە حەز دەکەن دەست دەکاتە سەر خێزانەکەی یا هەتا سەر خۆشەویستەکەی لی دەدا جنێوی پێدەدا و خانمەکان زۆر جار لەو شتە ناڕەحەتن کە حەستێکی زۆر ناخۆشە کەمە ناوێرن قسەی دەگەڵ بکەین هەرەوەی کە قسەمان دەگەڵ کرد دەیکا بە جنێودان و هەنگەمە و زۆر جار لێدان بەر لەوەی کە جوابی وسوالە بدەینەوە دەبێت دوو بەحەز باس بکەین جیاوازی ژن و پیا مێشکی ژن و پیا چ جیاوازێکی پێکەوە هەیە ئەمە دەزانین کە مێشکی مرۆڤ دوو بەشی هەیە بەشی ڕاست بەشی چەپ پیاوان دەبەشی ڕاستە شارەزاتر و قەویتر و بەتاقەترن ژنەکان دەبەشی چەپدا بەڵام چەهایەک لە بەشەکان چە وەزیفەیەک و چە بەرپەرسایەتێکیان هەیە بەشی چەپ دەبێتە بەشی قسەکردن بەشی کەلامی بەشی ڕاوێژکردن و ژنان دە قسەدا خۆتانە لان شاید دێرەدا بزڵتان هات بێتە ژنان دە قسەدا چونکە ئەو بەشی مشکیان قەویترە بە قەوەترە جوانتر قسە دەکەن چاتر قسە دەکەن چاتریان قسە بۆ دێ و لەو بەرەوە پیاوەکانمان بەشی چپی ڕاستی مێشکیان بەقەوەترە و بەشی ڕاستی مەغزیان وەگە و مەهارەتانەی کە وەری دەگرن بۆیە ئەکسرم پیاوەکاندا مەهارەتەکاندا لە ژنەکان بەقەوەتر کارێ دەکەن ناتوانین بڵین یەکیان لە یەکیان قەویترە نا هەر کامێکیان لە بەشێک لە مێشکیان بەتاقەترن وە مرۆڤ ئەگەر بزانێکە لە چەها بەشی دەتوانێت کەڵکێکی زیاتر وەرگێ دەوێدا سەرکەوتوترە دەبێت لەو بەشەی کەڵک وەرگێ بەڵام خۆب لێرەدا ژنان لە بەشی قسەکردندا شارەزاترن کاتێک کە مناقشەی دێتە گۆڕێ خۆب بیلەخەر هەم مناقشەکان لەسەر بەحەزکردن لەسەر قسەکردنە دە قسەکردندا ژنەکان بەهۆی بێکە ئەو بەشەی مەشکیان قەویترە لە پیاوان بە هیچ پیاوێک ناتوانە دەرەقەت دە قسەکردندا دەرەقەتی خانمەکان بێ هەمیشە لیان دەدۆڕێنن و چونکە دە پەیوەندیکاندا تەواوی پەیوەندی لەسەر قسەکردن ساغ دەبێتەوە و کاتێک گەمە لە شتێکدا مشکلەمان هەیە دە شتێکدا ناخۆشیمان بۆتێتە گۆڕە لە شتێکدا کێشەمان بۆتە خوارە بە قسەکردن هەوڵ دەدەین کە شتە چاکەینەوە خۆ شتێکی زۆر تەبیعی ڕوونە کە پیاوەکان ئەکسەرەن دەدۆڕێنن بە قەولی ئوستادێکمان کە دەیفەرموو کاتێک کە شەڕێک بینی ژن و مرد دێتە گۆڕێ ژنە تونتون بە دوای یەکدا ڕەگباری قسان دەکا و پیاوەش هەر چەندە خۆی دەنووسێت جوابێکی بداتەوە دەمێنێتەوە و حەست بەوە دەکا کە بەڵەوە بەحسەکە دەدۆڕێنێ ئێرەتان لەبیر بێ دێرەدا کاتێک کە پیاو تمشا دەکا بە زمان ناتوانێت جواب بداتەوە بە دەسولاقی جواب دەداتەوە یاگەر زۆری فشار بۆ دێ بە قەولی کنی زۆر زار خێزانەکان ژنەکانە قسەیان پێ دەڵێن ئەرە تۆ بۆ قسەت پێ نەما دەست دەکەی بە جنێودان ئەرە تۆ بۆ گەر هیچت نەبوو بۆی کە بیڵەی دەست دەکەی بە لێدان دەقیقەن وایە پیاوەکە قسەی بۆ کوتن هەیە وەلی چونکە ناگاتەوە قەوەی ژنان ناگاتەوەی کە دەقیقەن جوابی دەو ڕاوێژەدا جەو کێشەیەدا دقیقەن و جوورێک کە ژن لە زمانی جوانی استفادە دەکا جوان خاترەکان دێنێتە گۆڕێ زۆر جوان ڕاوێژەکەی بەسلا بەسەرەوبەرەیە زۆر ڕێک و پێکە و پیاوی فەقیر هەر چەندەکان ناگاتەوەبی پس بە ناچار کە دەمێنێتەوە دەست دەکا بە جنێودانیانی دەهێوە قودرەتی خۆی ئاوا دەرببڕێ
لێرەدا خانمەکان بڕێکیش پیاوەکان تحریک دەکەن مەسەلەن دیتوتە قسەت بۆ کوتنێ دیتوتە هیچت نەبوو بیڵێ دیتوتە نازانی بۆ خۆشت نازانی بڵێ چی دیتوتە حەق بەمنا و میلاکی ژندەوەدا ئەوەیە کە چونکە ئەتو جوابێکت بۆ کوتنێ چونکە ناتوانین دقیقەن ئەو جورەی کە من بە قودرەت و بە تەسەلوتەوە قسان دەکەمە تۆ ناتوانێت قسان بکەی پەس حەق بەمنا پیاوە حەستەکە کە دۆڕاندوویەتی و یەکشتی دیکە ئەمەدا دەروونناسیدا بە وەکیلەکان بە دەروونناسەکان بە قازیکان شتێک فێر دەکەن دەڵێن ئەگەر دوو نەفەر هاتە بەرابرت و کێشێکی باس کرد ئەتۆ هەمیشە ئەوە لە نەزەر بگرا شاید یەکێک لە تەرەفین جوانتر بزانێ قسام بکات زیاتر بزانێت دیفاع لە خۆی بکە وەلی لزومەن حەقی پێ نەبێ خانمەکان بەداخەوە چونکە مسلەتترن جوانتر قسان دەکەن جوانتر دەتوانن قسەکانیان سەرۆبەرە هەیە چونکە بۆ هەرەجورێکە باسمان کرد بەشی چەپی مەغزیان بەقەوەترە هەست بەوە دەکەن کە بەڵە هەست حەق بەمنا بۆیەش من جوانتر قسان دەکەم بۆیەش قسەکردن حاڵەتێکی وای هەیە ئەگەر ئەتۆ بەردەوام لەسەر قسەکە ڕۆژی زۆرجار بۆ خۆشت باوەڕ دەکەی بە نەقلی مەلا نەسرەدین کە کوتیان بێنە عریزەیەک بنووسە بەڵکو ڕزگیان پێت بسووتێ و ئیشت بدەنێ ڕێکی درۆتێ هاویش بە لە وەسەتی نووسینی عریزەکە دەستی کرد بە گریان پیان مەلا بۆ دەگری کوتی وەڵڵاهی نەمدەزانیەوەندە بەدبەخت و چارە ڕەشم قسەکانی خۆی باوەڕ کرد بوو بە ژنان چونکە دە قسەکردندا بە قەوەترن بە ڕێک و پێکترن زۆر کات ئەو هەستە دەکەن کە واقعان حەق بەوانە و ئەو شتە باعث بێت تونند و تیژتی بکەن بتەکانیان پیاوەی تحریکەن ئەوەی کە هەرە جوورێکە عەرزم کردن دیتو تا هیچ قسەکرد بکتنیە دیتو تەماوێتەوە نازانی بڵێتی وە ژنان جودا لەوەی کە دەتوانن قسەبێژێکی چاکن لەو بەریشەوە بیرەوەریشی جوانیان ببیردێتەوە یعنی لە خوازبێنیڕە لە کاتی ئەڤڵی پەیوەندیکەڕە هەر دڵێ شاوێکی هەبوو هەر ناخۆشیێک و ناکۆکێک هەبوو دەهێنێتە سەر دایرە و لەسەر باسی دەکاتەوە و بۆ مەهارەتە زمانیەی کە هەیەی زۆر ئەوەندەی دیکە کێشەکە بە نەفعی خۆی دەباتە پێشێ و پیاوەی فەقیر دەمێنێتەوە ئەوە لێرە ڕاگرن لەو بەرەوە شتێکی دیکەمان هەیە هۆرمونێکی تستۆستێرۆن دا جەستەی ژنیشدا هەیە دە پیاویشدا هەیە بەڵام چونکە تستۆستێرۆن هۆرمونێکی پیاوانەیە و زیاتر سەبەبی وەیە کە سفاتێکی پیاوانە دە پیاودا خۆی نیشان بدە بڕێک زیادبوونی دە بەدەنی پیاودا زیاترە ئەو هۆرمونە تستۆستێرۆنە بڕێک پیاوی تونند و تیژ کردو ئەمە زۆر زار ژنەکان ئەو گلەیە دەکەینەوە پۆزە لەسەر پیاوان لێ دەدەین کە دیتوتانێ سادوژن لەسەر لە دەرە کێشەی لێ پێدا بێ لێک بدا بۆ پیاوانبان بۆ پیاوە زوو پێکەڵ دەپڕژن بۆ زوو لیان دەبێتە شەڕ بۆ زوو مەسەن لەسەر نۆبەتی بێنزین لێدانێک لەسەر تەسادوفێک فوری بەرابەر یەک دەچەقێن و لێک دەدەن ئەو هۆرمونە تستۆستێرۆنە بڕێک پیاوەکانی تونند و تیژتر کردو بڕێک بێتەحمولتر کردو ئەو هۆرمونە ڕاگرن کە دە پیاواندا زیاترە مە هۆرمونێکی دیکەمان هەیە بەنێ کۆرتیزۆل کاتێک کە مرۆڤ ناڕەحەتە کاتێک کە قەڵسە کاتێکە لەسەر مێشکی دەڕۆن هۆرمونی کۆرتیزۆل تەڕەشە دەبێت کۆرتیزۆل مەسئولی سەدانسەدی پەرخاشگەریە یعنی قەڵزبوونە تونند و تیژکردنە پس ئەلئانەکانێت دە شەڕدا دە کێشەدا کاتێک کە توی خاتونی خۆشەویستم دەسەد پێکردو تون ئەوە دەیڵێ بە هۆشت نێت دەکەی و لە سەردەمی ئاشنایەتیکەتانەوە ئەوە بۆی ڕێز دەکەی زۆر بەڕێک و پێکوی بەوانێکی هیچ مەجالێک بە کابرا نەدەیکا دیفاعێک لە خۆی بکە کابرا سێشتی تێکەڵ بۆ یەک ناتوان دە قسەکردندا دەرەقەتی تۆ بێ دوو تستۆستێرۆن هەر ئاوا تونند و تیژی کردو کۆرتیزۆلیش کە هاتۆتە گۆڕە و لە مێشکی دابڵاو بۆتەوە لە دەستەی دابڵاو بۆتەوە ئەوەی کە جنێ لێ دەدا حملە دەکات لێ دەدا شتێکی کامیلان تەبیعیە یعنی ئەو کاتە پیاوە ئەسڵەن پێی خۆش نیە و کارێک ئەنجام دەدا ئەسڵەن پێی خۆش نیە و جوڕانەوەی لە خۆی نیشان دەدا بە زۆر کات ئەمە دیتومەدا دیوی مشاورەدا دە دیوی ڕاوێژی گەڵ ئەمندا پیاوە زۆر ناڕەحەتە و هەمیشە دڵەخان پەریزەن ئەم بەڕاستی پێم خۆش نیە دەست لەسەر ژن خێزانەکەم هەڵێنمەوە بەڕاستی پێی قەرسمەگرت جنێوێ دەدەم ئەسەن دە شەعن و شخصێتی خۆمدا نابینم کە ئەمن جنێوێ دەدەم بەڵام ئەو کاتە واقعان ئیدی ئەو جوڵانەوەی لە کۆنتترۆلی مندا نییە بەدەست خۆم نییە ئەو کاری ئەنجام دەدەم ئەزیزان واقعان بەدەست خۆیان نییە ئەمە زۆر کات پیاوم دیتۆکە سەدان کات لە بەردمی کەی خوداکان تەعهودێ دەدا قەولێ دەدا یعنی وەکو شتێک بە زۆر زۆران ژنە دڵنیا دەکا کە من تازە جنێوت پێ نادەم کە من تازە لێت نادەم بەڵام کاتێکی دیسان بیستانە خێزانەکەی دەڵە هەر قسەی هەیە دیسانەکان هەر شتێک تکرار دەکاتەوە بۆ تکراری دەکاتەوە چونکە ناتوانێت ئەو شتە بزانن ئەمە زۆر زار خەڵکە عادیکە ئەو شتە نازانێ زۆر شت علمی لە پشتە یعنی هەر مرۆڤێک ئاوا لە بۆمبەستی ڕاگری ئاوا تونند و تیژی بکەیە سەر
بێگومان هەر ئەو هەڵەیە لە خۆی نیشان دەدا. پس ئەلان دوای دیتنی ئەو ڤیددیۆی پێم خۆشەخان مەکان دروستە خۆب ئەمە دە و بەشەدا قەوین زمانمان تونند و تیژە و زمانمان بتەکانمان ڕێک و پێکە و دەتوانین بە بیرەوەریکانیش داستان سەرایی بکەین و هەمیشە شتەکەوانیشان بدەین کە حەق بە خۆمانە هەتا نەتەنانەت پیاوەکە بەڵکە بخۆشمان بوو ئامانجە دەگەین کە بەڵەوە حەق بەمەیە و کاملەن دەبێت ئەوەتان لەبیر بێت کە من نابێتی شوریشتەکە دەربێنین کاتێککە شەرمان بوو واقعاً زار وانەکێک بەسەر خۆمان بدەین نەهیبێک بە خۆمان بدەین بڵێن خانم گیان لەسەرت گەڕێم مەجال بدە وتەکانت ناڕەحەتیکانت کێشەکانت ئەو دڵێ شاویکانت لە چەند بتەبدا بڵە لێ گەڕە و پیاوڕێکی فکر لێ بکاتەوە چونکە پیاو وەگمەنێ ناتوانێت سەری پەردازشی بکاتەوە و وەگمە زۆرزان و جان قسان بکە و شتەکەمان پێ بڵێتەوە کاتێک ئەتۆ وتەکەت دەڵێ دە دوو جملەدا دە سێ جملەدا یعنی شتێکی کورت و ڕێکوپێک مەجالێکی بدێ بڕۆ ئەو دی و دەورێک لێدا ئەسەن لێ گەڕە با ساعتێکی فکر لێ بکاتەوە دوای بچوو جابەکە لێ ببێ گومانتان هەبێ کاتێک کەنگۆ مەجالێکی بە پیاوەکەتان دەدەن ئەو کۆرتیزۆل و تستۆستێرۆن و نیمکۆڕەی چەپی قەوی ئەنگۆ دەست دەملێتری ناکە و هەیولایەک دژغیمێک وەک پیاوێکی قەڵس کە جنێوێ دەدا بێحترامی دەکا هەتا لێ دەدا ساز نەکا بازە شتێک خاڵهایەکی زۆر چکۆلن ولی دەتوانێت زۆر کێشەهای زۆر بکاتەوە ئەم پیاوە کات بووکە کولەن حەق بەبی بوو یعنی خێزانەکەی کولەن لەسەر ناحەق دەڕۆی بەڵام چونکە هەموو کات دەستی لەسەر خێزانەکەی درێژ دەکرد و زنی پێدەدا و بێحترامی پێدەکرد هەمیشە حەقەکە دەدرا بە خێزانەکە ئەو کابرایە باوەی کە 10 ساڵ بوو لەگەڵ ئەو خاتونە ژیانی دەکرد بەڵام دایکی بابی خۆی دایک و بابی خێزانەکەی و هەموو کەس لەسەر ئەو قەناعەتە بوون کە خەتای پیاوەکەیە من زۆر بزوانی بە پیاوەکەم کوتم کاکاتۆ فقط چونکە یعنی لی دەدەی و جنی پێ دەدەی ئەسان مۆزوعی شەڕەکەتان خلاص دەبێ و هەموو لەسەر ئەو شتە تۆ تاوانبار دەکەن ئەگەر ئەتۆ بتوانی هەر کۆنتترۆلی ئەو شتت دەستی خۆتدا بگری زۆر جار بەرەندەی ماجراکە دەبی برای خۆشەویست شاید ئەو ڤیددیۆیە جەنابەت ببینی خاتونەکەت نەیبینێ کە هەرچەند دەڵام مەگر بۆ خۆ دیتت بۆ خاتونەکەتی بنێرە بەڵام پیاوەکانیش زۆر کار من دەروونناسێک دیتومەکە بەحسەکەیان دۆڕاندۆ هەر لە بەرخاتریوەی کە کاتێک دەمێننەوە لە قسەکردندا دەست دەکەم بە دەسولاقیان قسان دەکەن حملەی بۆ دەکەن بێحترامی دەکەن جنێوێ دەدەن ئەوەتان لەبیر بێکە هەر چەندی شەق بەنگۆ بێ کاتێک گەنگۆ بە حرەکەتێکی ناشیا و بە جوڵانەوەیەکی ناحەز جوابی شتەکە دەدەنەوە ئیدی لەبیر دەچێتەوە خەتای چێە حەق بەچەیە 100% جەنابەت دەبێت تاوانبار پس ئینشاءالله ژن و مێردایەتی کە شتێکە هەمیش جارێ مندا زۆربەی ڤیددیۆکانمدا باسم کردو قمارێکە کە یاد و سەردەی باتەوە یاد و سەردەی دۆڕێنێ ئینشاءالله خاتونەکان لە مەهارەتی زمانیان کەمتر کەڵک وەردەگرن کەمی دەکەنەوە مەجال بە پیاوەکەشیان دەدەن کە جواب بداتەوە و پیاوەکان ئەو زعفەی خۆیان دەزانن کاتێک کە ئەوە دە بەحسی خێزانەکەیدا ئەو هەڵدەچن و بەحسەکە دەدۆڕێنن زۆر زاربا بە ئیشکارینی ئەو کاتە سکوتێ بکە شەوێت جان فکری لێ بکەوە بەیانە بە خێزانەکەت بڵە وەرە دوێنێ شێتە زۆر جوان قسە کرد زۆر جان دەوتەکانت داحەق بە تۆ بوو بەڵام ئەمیش ئەو شەفکرم لێ کردوتەوە بۆ وەرە جۆبیسی قسەکانی من بە بزانە ئەمیش دەتوانم دیفاع لە خۆم بکەم ئەمیش دەتوانم قسەکانم بە جوان جواب دەمەوە ئەوەتان لەبیر بێ هیچ کە زمانی دەسولاق حاڵی نییە کاتێک تۆ بە دەسولاقت قسان دەکەی یعنی بێ کە داستانت کامیلەن دۆڕاندۆ ئارەزووی تەواوڕەبایی و خۆشحاڵی سەرکەوتون بۆ گشت بنەماڵەکان دەکەم تا ڤیددیۆیەکی دیکە هەمووتان بە خوتایبانی سەردەستپێرم لایکمکەن کورتەنامەم بۆ دانێن و حتمما لاپەڕەکەم سەردام بکەن و ڤیددیۆکانی دیکەشم چاو لێ بکەن خوداتان دەگەڵ